ڕاوکردنی ماسی لە سنووری قەزای داقووق لەم وەرزەدا زۆر بووە و ڕۆژانە ڕاوچیەکان بە مەبەستی ڕاوکردنی ماسی دەچنە سەرزێی داقووق. ئەمەی دەبینرێت سەلیقەی ڕاوچیەکانە لە کاتی ڕاوکردندا وەک خۆیان دەڵێن ڕۆژانە کەم تا زۆر خۆیان بەم کارانەوە سەرقاڵ دەکەن. ئێمە ڕۆژانە دێن سەرقاڵی ماسیگردنی نەیرا ڕۆژەیە وایە دوو ماسیەگرین ڕۆژەیەک ماسی ڕۆژەیە سێگرین ڕۆژەیەوە هە ناگرین و لە بێکاریەوە لە ماڵەوە بێزار دەبین و تێ بامەشە ئاڕبخۆمە ماسیەگرین و جێ خۆش بەڕێکین و حتا دەمەواران و باسیێرە بەس مەشرەوە ڕۆ تڕغ بڕدا ئیشۆخ چاریۆخ ڕۆژانە لەسەر ئەم ئاوەدا ئەنشین و کات بەسەرەبین چەنگەڵەکەمان هەڵەدەین یان ماسیە گرین یان نا تاکو درنگانێکیش لەسەرم ئاوە ئەمێنینەوە و خۆمان سەرقاڵەکەین ئەگەر ماسیش بگرین بۆ خۆمانەوە بۆ فرۆشتن نییە. ڕاوچیەکان نیگەرانن لەوەی کە هەندێک لە ڕێگەی کارەباوە ماسی ڕاو دەکەن و لە هەمان کاتدا کاتێک ڕۆژانە ماسی ڕاو دەکەن و بە دڵێکی خۆش بەرو ماڵ دەگەڕێنەوە. ئەمە زێ گەورەی داقۆقە ڕۆژانە تێن ئاوە عسران دەسەگەینە ماسی گردێن ڕۆژوە هەیە ئەیبینەوە دڵان خۆشە ڕۆژوە هەیە ماسی نییە سە دوکە 4 قلم گردا هەر قلی 2 کیلۆ و 3 کیلۆیە و ئێستاگەوەتە لە عسر و هاتومە هیچم نەگردووە. بزگوندە یاڵق باڵختمەکە برگووار برگوون یۆختۆ ڕۆژانە دێین بۆ ڕاوە ماسی ڕۆژ هەیە ماسی هەیە و ڕۆژیش هەیە نییە بەڵام بەداخەوە زۆر لە ڕاوچیەکان لە ڕێی کارەباوە ڕاوە ماسی دەکەن. ئەمە گوناحە. ئێمە داواکارین لە حکوومەت ئەم دیاردەیە بنبڕکات و دەستگیری ئەو کەسانە بکات. ساڵانێکی زۆرە ڕاوچی ماسی لە سنووری قەزای داقووق بوونی هەیە و ڕاوچیەکان هەر یەک بە شێوازی تایبەتی خۆی لە سەرزەی داقووق ڕاوە ماسی دەکەن. محەممەد ئەڵماس، گەلی کوردستان، قەزای داقووق.